زۆربوونی ڕووداوەکانی تاوان و کوشتن لە شارەکانی هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی لە شاری سلێمانی کۆکردەوە بۆ ئەوەی پێکەوە هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆ دانانی سنوور و بربەستێک لە بەردەمە و تاوانانەی کە خەریکە دەبنا ڕەشەیەکی گەورە لەسەر کۆمەڵگە. سەرۆکی داواکاری گشتی سلێمانی دەڵێت پێویستە هەموو لایەک لەسەر زۆربوون و تەشەنە سەندنی تاوانەکان بێنە دەنگ. چارەسەری ئەم کێشانە و ڕێگریکردن لە تاوانە من پەیوەندی بە زۆر لایەنەوە، پەیوەندی بە پەروەردەوەی، پەیوەندی بە خێزانەوە، پەیوەندی بە زانکۆکانەوە، پەیوەندی بە وتاری مامۆستای ئاینی هەیە، پەیوەندی بە سەقافەتی کۆمەڵگە، پەیوەندی بە ئیعلام، هەموو ئەم لایەنانە پەیوەندیدارن بەو کێشەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان هۆکاری سەرەکی زۆربوونی ڕوودا و تاوانەکانی کوشتن بۆ ڕەوشی ئێستا هەرێمی کوردستان بە تایبەت قەیرانی سیاسی و دارایی دەگێڕێتەوە. بە دنیا کێشە سیاسیەکان کێشە داراییەکان بوونەتە هۆی ئەو تەنگژە کۆمەڵایەتی کە ئێستا دروست بووە لە نێوان ئەندامانی خێزانە، هەڵوەشانەوەی خێزانەکان لەبەر یەکتر و توندوتیژی بەرامبەر بە یەکتر و لە ناو کۆمەڵگە شاتاکەکان بەرامبەر یەکتر. خۆتان نەزانن کە ڕۆژانە لە میدیاکان و ڕۆژنامەکانەوە چی ئەبیستین بەداخەوە. دامەزراوەکانی حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دوای چەند کاتژمێرێک لە گفتوگۆی چڕوپڕ گەیشتنەوە ئەنجامەی بۆ دانانی سنوورێک لە بەردەم زۆربوونی تاوانەکان یاداشتێک بخرێتە بەردەم بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان. ژمارەیەک ئاشکرا بکەین کە بەگشتی کۆی 372 تا 375 حاڵەتی پێشێلکاری و ڕوودانی کوشتن و خۆکوشتن و تاقەکردن لە هاوڵاتیان ڕووی داوە شەژمانگی ڕابردوو کە ئەم ئامارانە تۆمار کراون. یادداشتێکی جوان هەڵاڵە بکەین کە 2020 لانی پەیوەندیدار سەبارەت بە زیادبوونی دیاری تون تیژە کۆمەڵاتەکان و چەند حاڵەتێکی کوشتن کە لەم یەک دوو مانگی ئاخیرا کە بەداخەوە لێرە ڕوویاوە بوو ئومێدە ئیشەڵا کە بتوانین بە هەمومان بە جوود و بەتوانە و بە بیرۆکەی هەمومان یادداشتێکی باش دابڕێژن. لا چەند مانگی ڕابردوودا ئاماری تاوانەکان با تایبەت کوشتن بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان ڕوویان لاڵکشان کردووە. لەگەڵەوەشدا دامەزراوە پەیوەندیدارەکان بەردەوامن لاوڵەکانیان بۆ دروستکردنی هۆشیاری گشتی و دانانی سنوورێک لە بەردەم زیادبوونی جۆرەکانی تاوان لە هەرێمی کوردستان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.